دۆخی خراپی دارایی و خراپی باری دەرونی هاوڵاتیان و بێمتمانەیان بە پرۆسەی هەڵبژاردن و پاکنەکردنەوەی تۆماری دەنگدەران وا دەکات هەڵبژاردن لە جێی خواستی کەسدا نەبێت بۆ ئەوەی زیاتر پرۆسەی دیموکراسی لە کەدار نەبێت ئێستا بەشێکی زۆری لایەنە سیاسەکانیش لەگەڵ هەڵبژاردن نین. پرۆسەیەکی سیاسی دۆڕامان هەیە، پرۆسەیەکی حکومڕانیی عەتا کەریم چاودێری سیاسی باز لەوە دەکات لە ئێستادا هەرێم پرۆسەیەکی سیاسی دۆڕاوی هەیە، دیموکراسیەکی دۆڕاوی هەیە، حکومڕانیی دۆڕامان هەیە. ئەگەر هەڵبژاردن بکرێت ئێستا هەمان ئەو کەسانە دێنەوە سەر حکوم کەەوە کاری دۆڕاندنی ئەم پیرۆزیانن بۆ یەکردنی هەڵبژاردن بەخواستی خەڵکی کوردستان نابێت. لە هەرێمی کوردستان ناتوانێت پرۆسەی دیموکراسی بەم تۆمارە پڕ لە ساختەی و ینی ناوی دووبارەوە ئەوانە تشتە پرۆسەیەکەوە کە پرۆسەیەکی پیرۆزە بۆ گۆڕانکاری دەسەڵات. ئەنی ئێمە کێشێکی زۆرمان لە پرۆسی دیموکراسی و دەسەڵات سیستمی بەڕێبردن هەیە، ئەمیش بە هەڵبژاردن نەکرێت لە ڕێی پەرلەمانێکی باشەوانێ. ئێمە ڕابردووی باشمان نییە لەسەر ئەمە، بۆیە ئەگەر داهاتوە خەشمە بە مەخراپترە بێت بۆ پرۆسی دیموکراسیەکە بێت و بە تۆمارێکی خراپە بچنە هەڵبژاردنەوەوانێ. خەڵک بێت شار بخاتە سەر لایەنە سیاسەکان کە بڵێ ئێمە ڕازی نین دیموکراسی لە کەدار بکرێت. ئەمە خواستی گشتیە. بەروێکە خواستی لایەنێک بێ یا گۆڕانایەکێتی یا پارتیا شتێکترە. لێرەوە هەمان سیناریۆ هەمان ئەو پێکاتە سیاسی و حکومڕانی کە لێرە هەیە خەڵک لێی ناڕازیە، دیسان ئەمە بۆ 4 ساڵی داهاتوو ئێتەوە سەر حکوم بۆی ئەمە جێخواستی خەڵک نییە. پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن باز لەوە دەکەن ئەگەر هەڵبژاردن بۆ دەستا و دەستی دەسەڵات نەبێت نەکردنی باشترە و ئاماژە بۆ دەدەن هەڵبژاردنەکانی پێشوو ئەزمونێکی تاڵی پیشانی خەڵک داوە. ئەو پرسانەی کە ئەبنە ملحەقی هەڵبژاردن بوونی تۆمارێکی ڕاست و دروستە و بوونی ژینگەیەکی ئارامە بۆ ئەوەی کە دەنگدەر بە ئازادانە بچێت دەنگ بات. ئەنجامدانی هەڵبژاردن بە ئالێتە تەندروستەکان، بە ئالێتە یاساییەکان، بە ئالێتە شەرعیەتەکان کارێکە کە خوازراوی دیموکراسی و مەدەنی و دروستکردنی دەوڵەتێکی دیموکراسیە. بەڵام کاتێک کە هەڵبژاردن نابێتە ئالێتێک بۆ تەداولی سوڵتە، ئەوە کارێکی خراپە و لەسەر شەرعیەتی ئەو مؤسساتانەکەوێت کە هەڵەسن بە بەڕێوەبردننی ئەو پرۆسەیە. کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیشدان بەوە دادەنێت کە تۆماری دەنگدەران پاگنیە و ڕایدەگەنێت هەر ئەوەندەمان لە توانادا بووە کە ئەوەنەمان لە تۆماری دەنگدەران پاکردوێتەوە. تۆماری دەنگدەرانی ئێمە بێکەم و کوڕی نییە، بێخەوژ نییە، بەڵام باشترین تۆمارە لە مێژووی کوردستان و عێراقا، بەڵام بەپێ یاسا و بەپێ ئەو دەسەڵاتانەی کە ئێمە هەمانە هەموویمان بەکارهێناوە، بەڵام ئێستش ئەکرێ بڵێن ناوی تێدایە کە نایاسایین. لە پێشدا کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم باسی لەوە کردووە کە تۆماری دەنگدەران پاک نییە. تا ئێستاش زیاتر لە 260,000 ناوی مردوو دووبارە پاکراونەتەوە، کەم ئامارە هێشتا تۆماری دەنگدەرانی بەتەواوەتی پاک نەکردێتەوە. لەسەر پاک نەبوونی تۆماری دەنگدەران 5 سکاڵا یاسایی 4 لایەنی سیاسی و پەیمانگای هەڵبژاردن تۆمار کراوە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.